بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێ بەڕێزان خۆشحاڵم لە ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی باس و خواز بە خزمەتی ئێوەی ئاز و خۆشەویست گەیشتمەوە. بەڕێزان تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز گفتوگۆکردنە لەسەر فەلسەفەی دروشمە ئاینیەکان، گرنگی دروشمە ئاینیەکان لە هەر ئاینێکدا چیەوە، بە تایبەت لە ئاینی پیرۆزی ئیسلامدا کۆمەڵک دروشمی ئاینی هەن تا چەند مسلمان پێویستە لەسەری کە دەستیان پێوە بگرێت و حکمت و فەلسەفەی ئەم دروشمە ئاینیانە چییە. لە ئێستادا ئەم دروشمە ئاینیانە لە ناو کۆمەڵگەی مسلماناندا بە تایبەت لە هەرمی کوردستان تا چەند دەستیان پێوە گیراوە تا چەند جێبەجێ کراون. لە ئەگەری ئەوەی کە ئەم دروشمانە دەستیان پێوە نەگیرێت، ئایا تا چەند کاریگەری لەسەر هزر و لەسەر فکر و لەسەر ئایدیا و فەلسەفەی خودی ئاینەکە بەگشتی هەر ئاینێک هەبێت دەبێت بە تایبەت ئاینی پیرۆزی ئیسلام. بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر محەممەد عەبدوڵڵا پێنجوێنی مامۆستای زانکۆ لەسەر ئەم تەوەرەیە گفتوگۆی زیاتر دەکەین. دکتۆر گیان بەخێر بێن. سپاسی بەڕێزانەکەم. باسەرەتا بینەران بزانن کە دروشمە ئاینیەکان چین لە ناو هەر ئاینێکدا بەگشتی و لە ئاینی پیرۆزی ئیسلامیشدا ئەم دروشمە ئاینیانە چین کە زۆر زەق کراونەتەوە گرنگی ئەوان چییە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، درود و سڵاو بە سەرگیانی پاکی پسەدار و خۆشەویستمان محەممەد، درودی خوای لەسەر یاوەران و شۆکەوتان و هاوڵانی بەگشتی هەموو ئەو زانا بەڕێزانەی کە هەتا دواهەناسەی ژیانیان بە دڵسۆزانە لە خزمەت ئاین و ئاینداریە بوون. خوای گەورە هاوکاری ئەو کەسانە بێ، هاوکاری هەموو دڵسۆزێ بێ و هەموو ئینسانێکەوە نیازی خێر و چاکەی بەرامبەر مرۆڤ هەیە. لە ڕاستیە خودی ئاین کاتێکە خوای گەورە ئێرادەی خێر بەگەلێکەکە بەنەتەوەیەکەکە بە مرۆڤایەتیەکە، یەکێ لە نیشانی ئێرادە خێرەکانی خوای گەورە بە هەموو نەتەوەکان باوی ئینسانیت بریتێ لە نادنی ڕیسالە و پەیامی ئاسمانی. چونکە خودی پەیامە ئاسمانیەکان بۆ مرۆڤایەتی خێرن، چاکەی ئینسانە و هەروەها لە خاوەنی ئینسانەوە بۆ ئینسانی نادۆ بۆی کە لە ژیاندا بزانێت چۆن مامەڵاکە و بزانێ خێرەکانی ژیان لەکوێیە و بزانێ خراپەکانی ژیان لەکوێیە. چونکە سروشتی هەموو دروستکراوێک واتانێ و سروشتی هەموو شتێکی تازۆی نوێ لە ژیاندا وایە تاکو لەگەڵ یا جۆرە لە کۆنتاکت دەکەی، جۆرە لەگەڵ ڕێکەوتنەکەی سەرەتا خێر و شەڕەکەیت لەوانەیە زۆر لیا ڕوون نەبێ. بەتابەتی هێندێک کار وایە لە ڕوانگەی عەقڵی ئینسانەوە پێی وایە شتێکی جوان و شتێکی باشە، بۆکو بۆچوونی ئێمە پێمان وایە لەوانە بە تێگەشتنی ئێمە بێکارێکی جوانە. بۆیە شریعەت کاتێک کەدا بەزێ ئەمانەمان بۆ جیاکاتەوە کۆمەڵە شت هەن بە تەواوەتی کاڵێ هیچ خێریانتیان نیە، با بە عەقڵ بۆچوونی ئێمەش پێمان وایە بێ ڕەوا بن باش بن، بەڵام خوای پەروەردگار لە ئێمە زاناتر لە مرۆڤ زاناتر و لەو دیویشتەکان و هەروەها فەلسەفەی شتەکانە بینێ کۆمەڵشتی بە تەواوەتی لا کردەوە کە ئەمانە باش نین و کۆمەڵشتیشی بە بەدەوامی لەسەر پێویست کردوون کە ئەمانە زۆر 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 باشن و هەروەها کۆمەڵشتیشی لەو ناوەندە هێشتوێتەوە بۆ ئەوەی کە ئیتر لە ژیانە تۆ ئەتوانی بە شێوازی بۆچوونەکان کە بەرژەوەندی و قازانجەکان هەر کاتێکا بوو مامەڵی لەگەڵاکەی. ئالێرەوە ئەم مقەدیمەم بۆیە داڕژ بۆەوەی کە بڵین خودی ڕیسالە ئاسمانیەکان پەیامە ئاسمانیەکان هەر هەمویان خودی خوان خێرن بۆ مرۆڤاتی، هیچیان شەڕی بۆ مرۆڤاتی پێ نییە. بۆیە خوای گەورە بەردەوام ئێرادەی خێری پێ بۆ گەڕات و ڕیسالەی بۆ نات بێ. لێرەوە بێنە سەر شەعایر چییە؟ دروشمەکان چین؟ بۆچی جیا کراونەتەوە لە بەشەکانی؟ دروشمەکان چین؟ ئەمە کاتێ باسی شەعایرەکەین ئەگەر بەڵێن بە عەرەبیەکەی بڵێن لە قورئانی پیرۆزە کە مەفهومی شەعایر قورئان زەقیەکاتەوە و باسیەکە لە چوار شوێنە هەمیان ئاراستا کا بەو شتانی لەو کارانی کە سوودی بۆ مرۆڤ هەیە، قازانج و خێری بۆ مرۆڤ تێدایە. بە کورتەکەی ئەگەر چینەوە سەر ئەوە ئەگە بڵێن شەعایر جەمعی شەعیرەیە، شەعیرەش مفرەدە تاکە لەسەر وەزنی فەعیلەیە. لە زمانی عەرەبیە بەچی ئەڵێن شەعیرە؟ هەر شتێک معلەم بێ واتە جێگەی ڕاگەیاندنی چاکەی ئینسان بێ پێڵێن شەعیرە. لە مەفهومی لە زمانی عەرەبیە هەر کارێک، هەر پیشەیەک، هەر مەسەن ئیشێکی تۆ کارێکی ئێمە یا کارێک لە ژیانی ئینسانە بێتە مای خێر بۆ ئینسان، قازانجی بۆ ئینسان تیا بێ، ئەو پێڵەن شەعیرێکە لە شەعیرەکان، چونکە لەبەر ئیشێکی جوانە، کارێکی باشە. بۆ یەکە لە زبان ئەڵێ وشەی شەعیرەیانێکی ئەڵێن مانودی بە ئیلەیهی، شتانێک کە خەڵک بانگ کرێ بۆی وەرە بیکە، هەر شتێک خەڵکی بۆ کۆکرێتەوە بۆکردنەکەی پێڵەن شەعیرە. بەڵام لەوەیە معنایە جوانتر لەوە وشەی شەعیرە ئەتوانین بڵین بەکارێ هێنرێ بۆ
ئەو کارانی کەوا مەمانە معلیمن واتە ڕاگەیەنەرن بڵێن ئەمانە مۆرکی مرۆڤن هەر کەسێ بیکام ئەمە مرۆڤە لە چینی مرۆڤایەتی دەرنەچوە هەر کەسی ئەمە نەکات دەرچێ لەمە لە چینی مرۆڤایەتی دەرەچێ چێ کە مرۆڤونمان ئاسمانیە مرۆڤونمان خالیق بۆی دروستکردین بەڵام مرۆڤایەتیمان کردەی دەستی خۆمانە زۆر باش ئەم دوشتە بێ جیاکەینەوە ئێمە قورئان کە هاتووە مرۆڤونەکەمان ئیسپات بووە کە ئێمە ئینسانین خوا بە ئینسان دروستی کردوین بەڵام مانەوەمان بە مرۆڤایەتی واتە مرۆڤونی خۆمان بسەلمێنین ئەمە بە شاعیرەکان بەرجەستایەکەین هەموو شاعیرەیەکی ئاسمانی کە دابەزیون بۆ پاراستنی مرۆڤایەتی و مرۆڤونی خۆمانە کەواتە بەم مستەڵەحەی بەڕێستان کە ئاماژەتان پێکردنەوە سایبەرە شاعیرەکان تەنها یەکێک و دوان نین زۆرن چونکە ئەگە بێت و ئەمە قاعیدە بێت هەر شتێک کە گومان لە باشبوونیدا نەبێت بۆ مرۆڤایەتی و یەکلای بوو بێتەوە ئەمە شاعیر بێت کەواتە دەبێت شاعیرەکان یەکجار زۆر بن بەڵام لە ناو کۆمەڵگەی ئیسلامیدا شاعیرەکان زیاتر محەدەت کراون بەڵێ لە ڕاستیدا خۆی قسەی کاڵێن ئایا مەسەلەن ئەوانەی کە خوای گەورە بەواجبی داناون لەسەر ئینسان ئەکەونە زمینی شاعیرەوە ئەوانەی کە حرامی کردوون ئەکەونە زمینی شاعیرەوە یا شاعیر لەوە دەرچووە ئەمانە کەوەی کە واجباتن تازە بیکەی ئەوەی کە حرام و قەدەر کراوە تازە نابێ بیکەی شاعیر لە نێوانی ئەم دوانایە ئەو شتانەیە ئەگەر کردمان بۆ مرۆڤ خێری تایە ئەوەیە کە هەندێک لە بۆچوونەکان ئەمان کە بمە بەهێزتر دەزانم کە شاعیر خوای گەورە باسی کرد بێ لە قورئانی پیرۆزە واجبات لە ضمنی واجباتایە ناوی ناوەشتە پێویستەکان لەسەر مرۆڤ نەکردنیان نییە هەوێ بیکەم وەکو مەسەر عیبادەکانی نوێژ و ڕۆژ و زەکات و حەج و ئەوانەشی کە محەڕەماتە زینایە مەسەن دزی و قوشتن و ئەمانەش بڕاوەتەوە نابێ بیکەین ئەمانە قەدەغە کراون لەو ناوەندەیە کۆمەڵەشت ماوەتەوە کە ناوی ناون دروشم ئەم دروشمانە چین ئەم دروشمانە واجبات و محەڕەمات دروستیەکەن هەر کەتە ئینسان پابەند بە واجباتەوانێ شاعیرەکان بەرجەستا بن بۆ نمونە کاتێک خوای گەورە باسی حەجمان بووەکە عیبادەتی حەج خۆی فەرزە لەسەر ئینسان پێویستە ئەنجامی بە بەڵام خوای گەورە لە باسی حەجا فەرمێ إن الصفا والمروة من شعائر الله من شعائر نافرمي إن الحج من شعائر الله خودي حجك نافرمي خودي حجك نافرمي شعائره أفرمي خودي إكلابوتوا أما إكلابوتوا شو كمان واجبيكم بلان فعلك إيشك لحج أنجام يدم خوافر من شعائر الله لنيواني عندها جالية مثلا لا همان كذا هلا باسي حجة كذا مثلا دسر قرباني كدنو صدقات والبدن جعلناها لكم يعني من شعائر الله لكم فيها خير جوان والبدن جعلناها لكم من شعائر الله كابو قسنج بي لم بم بوشونوان واجبات خدي اخوان اساسا بنمان بو شعائر كان ابي همو واجباتك شرعي كخوال سي انساني فرض كدبه لبشتي شعيريه غبه وعته دروش ميكي زور غوره برجستبك كابو اگه روب شينوان بلان شعائري نوشتيه بۆچی ئێمە پێویستەکان نوێژ ئەنجام بین ئاخە بۆچی خوای گەورە لەسەر مافەرزەکە شەو ڕۆژێ 5 جار بێن عیبادەتی بۆکەین و عەقیقامێ سەڵات بکەین چونکە فەرمێت تەنها عن الفحشاء والمنکر کابوو شەعیر و دروشمی نوێژکردن بریتیە لە تەنها عن الفحشاء والمنکری بۆ یەکە مرۆڤ فێرەکە لە ژیانیا ئەبێ نوێژ فێری دوشتی گەورەمان بکە یەکەم هەچی منکەرات هەیە لە ژیانە لەلای ئێمە بڵێن نا بۆی نامان هەبێ بەرامبەری و هەر شتێکی مەسەلەن کەوا بۆ پێوتێ فەحشا هەر بڵێن نا بەرامبەری ئەم دووشتەکە لە کۆمەلگا ئێمە نەمان هێشت هەچی شت دەمێنێتەوە ئەمانی هەچی کارەکانی دزیێوی ناو کۆمەلگایە ڕق و کینە هەیە مەسەلەن تێکچوونی برایەتیمان هەیە شیرازەی خێزانی هەر هەمووی ئەوانەی کە ئەسبابی تێکچوونەوانەیە کۆتایی پێ دەچوو کە من کە بوومە موسەلی ئەخە بۆیە کە زانایانە فەرموون ڕەحمەتی خوایان لێبێ خوا فەرمێ ئەقیموا الصەلاة نافەرمی ئیفعەلوا الصەلاة ئەفەرمی ئیقامی نوێژکەن ئەڵێن ئیقامی نوێژ کاتێک ئیقامی نوێژە کە دەتوانیمێتە من یەکێ لە فەحشاک و منکەرێک مازی هێنا زۆر باشە ماوەسای بەڕێز دەتوانرێت پێوەری شاعیرەکان بکرێت بە پێوەری متەقی بوون کەسێکی خۆپارێز بۆ پێی کە خوای گەورە دەفەرمێ ومەن یوعەظیم شاعیر الله فإنها من تقوى القلوب ئایا ئەمە قاعیدەیە کە تاکی موسڵمان کاتێک کە شتە باشەکان دەکا و خۆی لە شتە خراپەکان دەپارێزێت لەم بەینانەدا ئەگەر دەست بە شاعیرەکانەوە بگرێت دەتوانی بڵین متەقیە ئەمە لە تەقوای دڵەوەیە بەڵێ جا لە ڕاستیدا ئەمەیەکێکە لە بەڵگەکان کە ئەڵێن واجبات لە ضمنی شاعیرنی واجبات خۆیان ئەساسی شاعیرن ئەساسیاتە خۆی ئەساسی شاعیرە واجبات شاعیرە دروستەکە وەکو چۆن التزام بە محەڕەماتەوە شاعیرە دروستەکە لێرەوەی کە فەرمێ ومەن یوعەظیم شعائر الله
هەر کەسێ دروشمەکانی عیبادە واجبەکانی بە گەورە دانا نوێژی ئەنجامدا و منکەری نەکرد نوێژی ئەنجامدا و فاحیشەی نەکرد حەجی کرد و قوربانی ئەنجامدا حەجی کرد و سەدەقاتی ئەفیدیە ئەنجامدا کەسێک هات و ڕۆژووی گوت و مەسە وازی هێنا لە فعلا لەو ئەزێدانی خەڵک و شتانی وازی هێنا هەر کەسێ زەکاتی دا و لە هەمان کاتا ڕژدی و بەخیلی وازی هێنا ئەوە تعظیمی شاعیری لایە کەوابوو مەمەن یعظم شعائر الله هەر کەسێ شعیرەکانی خوا دروشمە ئاینیەکان دروشمی واجباتەکان دروشمی فعلە خێرەکانی ئینسانی بە جوان بە گەورە دانا ئەو کاتە نیشانەوەی ئەم ئینسانە لە دڵیا تەقوای هەیە چونکە تەقوا بەمانا چییە؟ تەقوا بەمانا ئەوە نییە من بێم نوێژێک ئەنجام بدەم تێر بگریم بەڵام وەڵا کەسێکی متەقیە چونکە لە دوای نوێژەکە ئەوە بۆمانەگری گریان بۆ خۆت هیچمان هیچ پێی نییە کەسێک تەقوا ئەوە نییە کاتێک کە چووم حەجم کرد لە پاڵ کەعبەیە دانیشم شڕ و شەپۆڕێ بکەم دەست لە خۆم بم وەڵا چووکە ئەمە چییە بەڵام تەقوام هەیە تەقوا لە ئیسلامە بەری ڕەنجی کردارەکانتە بۆ خەڵک ئەبێ خەڵک بیشێتەوە ئەبێ دراوسەکەت ئەبێ خێزانەکەت ئەبێ کوڕەکەت مناڵەکەت کچەکەت مامت خاڵت پورزا دەوروبەرت دراوسەی بازاڕت کاسبکارەکە ئەوانەی کە لەگەڵ هاتووە ئیشەزار خۆشی وەکو تاکێک لەم بەڵێ ئەبێ تەقوا بەری ڕەنجی کردداری خۆتە ناو خەڵکە کەی من تۆم بینی کەی تۆ منت بینی وا بووم کە ئیسلام ئەڵێ وا بووم کە من بەرامبەر جەنابێت کە تەوقەم لەگەڵا کردی ئیتر سەلیمە المسلمین من یەدیه وەلیسانیه نە بە زبانم نە بە دەستم بەرامبەر تۆ خیانەتم نەکرد ئەلەم کاتیان متەقیم بەڵام ئەگەر هاتم مەسەلەن سەد ڕکە عاشە و نوێژکەم شەوت لە دوای سەعات 12 هەتا نوێژی بەیانی بگریم بەڵام بەیانی هەستان بەرامبەر موسڵمانێک جوێنێکم داد ڕقێکم هەبوو تەقوا نییە لە تیجارەتدا خەشێکی ئەوە تەقوا نییە بۆیە تەقوا کە فەبێ فإنها من تقوى القلوب ئەمەیە چووکە قەلبی ئینسان کە باسەکرێ ئەبێ ئەو گۆڕانکاریە لە هزری ئینسانەکە ئەم شەعیرە عیبادەتەی کە ئەنجامم داوە فێری کردوم کە ئیتر نایەک لەسپە زبانم دروست بوو بەڵامێکیۆ دۆسە چاوەکەی فکرە هزرمە قەنەعەتم گۆڕاوە کە ئەبێ من ئەو کارە دزیەوە بە حرام بزانم وەیە تەقوا دایمەن لەناو خەڵک و کۆمەڵگایە بەری ڕەنجی کردارەکانی تۆیە ئەگەر ئەوە بەدی نەکرا متەقینیت بۆیە کابوو لە قسێکی زۆر گەورە هەیە کاڵەن تەقوا کی بەکی ئەڵەن متەقی ئەبێ خەڵک شایەتی بۆ واکە متەقیە من بەڵام تۆ بڵێ ئەو کەسە متەقیە چووکە بۆ بە کردار لێمان بینیوە سوورەتی ئەلبەقەرە لە سەرەتا بۆمە باسەکە لە زۆر سوودەکانە باسی فعلمان بۆکە کردارە هەسوکەوتی تۆیە مامەڵەیە لەگەڵ خەڵکە ئەبێ کابوو شایەتەکە کۆم نەگم بڵم خۆم بڵێ متەقیم یا منە بینیوە لە نوێژەکە تۆزە خوشوعم هەیە وەڵا بڵ ئەوە بڵێ متەقیە ئەو متەقینی ئەوە خوشوع گونجەیە بێ بڵام خاشعە بەڵام ظاهیرەن بەڵام ڕەن بێ لە دەرەوە دەرکەوێت لە فعلا دەرکەوێتەوە بۆیە هیچ کاتێک ناتوانین مەسەن بڵێن تعظیمی شعائری خوای گەورە بۆتە هۆکاری تەقوای قولوب ئەگەر هاتوو لەناو کۆمەلگا بەرجەستە نەبوو کاتە ئەو کاتە دەبێتە هۆی تەقوای قولوب کە ئەگەر ناو خەڵکا بەرجەستە کرد بێ هەتا وەکو کەسەکە شەو نوێژ بکە و ڕۆژوو بگرێت ناو خەڵک زۆر باش دەرکەوێتەوە ئەو شاعیرە ئاینی کە لە عیبادەکەەوە فێرە بێ بەرجەستێکن لە کردارە ئەوە متەقیە اینجا ئەو متەقیە ئەو دوچکۆ قورئان بە زۆمە بەواضحە ومن يعظم شعائر الله چۆن تعظیمیکە بەڵێ وانە تعظیم شعائر بودنەکەیە بێ قوربانەکە بە فعل ئەنجام بە وەسە خەڵکی باشە لە گۆشتەکەی بخۆن خەڵکی ئەک دەستی خۆش بە فڵان کەس گۆشتێکی بۆستە بڕیوین ئەلحەمدولیلاوە دەتێرمە لە گۆشتەکەی خوارد کەواتە ئەمە ئەوە دەسەرمێنێکە ئایدەی ئیسلام فەلسفەی ئیسلام تەنها لە چوارچێوەی قسەدا نەماوەتەوە بەڵکو بەڕاستی کردداری لە مرۆڤاتی دەوێت بەڵێ حقیقەتە دین ئاین ئیسلامی پیرۆز عیبادەکانی هەچی فەرز کردە لەسەر ئینسان قازانجی یەکەم و سوودی سەرەتا یەکەمی بۆ مرۆڤ بۆ مرۆڤەتی بەڵێ یعنی من ئەگەر نوێژێک ئەنجام دەم با بزانم ئەو نوێژێک کە سا لێراکردمان بە جەماعەت ئەنجامەدا خێری یەکەمی یعنی سوودی یەکەمی بۆ ئەم دووروبەر و کۆمەڵگەیە کە سا لەگەڵ مامەڵاکەم ئەگەر هاتمە خوارە مامەڵەی شیرین و کردداری باش لەگەڵتان هەبوو قسەی شیرین و هەبوو ئەوە بەرهەم یەکەمێتی ئەمە بۆ ئێوەی ئەم جار دوو هەمجار بۆ قیامەتی خۆمە لای خوای گەورە پاداشم دەستێت چووکە لەسەر ئەساسی ئەو مامەڵەیە خێری نوێژەکەمدا بۆ دایانرێ زۆر باشە بۆیە کە هێندا هەیە لە فەرموودەمان هەیە پێغەمبەری خوا فەرمێ ساسەم زۆر کەسەیە تا قیامەت لە دنیا عیبادەتی زۆری کردووە نوێژ و ڕۆژی بە هەزاران هەیە چاکە و سەدەقاتی بە هەزاران هەیە بەڵام کێتەوە مفلیسە بۆ ضرب هذا وشتم هذا وقتل هذا وچی کردووە جوێنی بەمداوە قسەی بەوتۆ دزی کردووە چی کردووە ئێکە کەسێک ئاوای کردێ کابوو ئەمە شاعیری ئەنجام نەدا بەڵێ نوێژی زۆر بە فعل نوێژی هەیە بەڵام بە حەقیقەتی مقیمی سەڵات نەبوو بۆیە فەلسەفەی قورئان زۆر جوانە فەرمێ لە زەکاتە فەرمێ ئاتو زەکا
کەچی لە نوێژا فەرمێ ئەقیم سەڵا ئیقامەی بکەن نافەرمی ئیفعەلوا سەڵا نافەرمێ صەلی خۆ ئەیتوانی خوا فەرمێ صەلوا سەڵاتە کەچی فەرمێ ئەقیموا لە ئاتو زەکاتە نافەرمێ مەسەڵەن زەکوو بە فیعلە فەرمێ ئاتو زەکا چونکە ئیتیان فعلی قەلبە پێشە موشەکە فعلی دەست بێ ئەوێ دڵی ئینسان ڕۆژدەکەی تا نەبێ ها ئینسان کە پارەیە جارێ وایە تۆ کەسە پارەی نییە من چەند کەسم دیوە چۆتی ئەگە خوا پارەم باتێ ئینشاءڵڵا لە ئایندە وەڵا ئەگە خوا پارەم دەوڵەمەند مەکا بەڕابێ هەموو ساڵێک ئەوە قوربانی کەم هەبێ زەکاتەکەی بم زیاد زەکات ئینفاقەکەم کەچی کەم جا کە دەوڵەمەندە بێ بە هەزار حەڵ زەکاتەکە دەرەکا زۆر باشە ئەوە ڕژدە ئەوە ئەوە چییە ئەوە قەلبەکە ئیتیانی قەلبەکە خاوەنی ئیتیان نییە ناتوانێت ئەتا بکات چونکە ئەتا بێ لە عەتاو لە دەفراوانیەوە بێ زۆر باشە مامۆستا بەڕێز دەتوانین بە هەموو واجباتەکانی دین بڵێین شاعیرەکانی دین من قسێکم عرض کردی هەموو واجبەکانی دین ئەوانەی کە واجباتن لە شەریعەی ئیسلامیە ئەساسن بۆ شاعیر بنەمای شاعیرەکان خودی خوان شاعیر نین خودی خوان شاعیر نین خودی خوان شاعیر نین خودی خوان ئەساس چونکە واجباتن بڵێن ئەڵێ بیکەڵەوە ئەم واجباتە فەلسەفەکەی چییە دروستکردنی شاعیر دروستکردنی شاعیرەکان ئەگەر ئەم واجباتە شاعیرەکەی دروست نەکرد بەجەستە نەکرد کەوا بۆ عیبادەتەکە واجبەکە تۆ بەس فعل کردەوە بەڵام ئیقامە نەکردووە زۆر باشە کردوتە بەکردار بەڵام ئەنجامی شەرعی نەکردووە پێشتر نمونەیەوە تێنایەوە ئەوەی کە باست کرد ئین الصەفا والمەروە من شعائر الله فەلسەفەی ئەم شاعیرانە چییە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا وەکو دەبینین کە کۆمەڵێک کۆڵەکە بۆ ئیسلام هەیە و کۆمەڵێک ڕایاڵەی گشتی هەیە کە هەر ئایدیاک بە تونند و تۆڵی دەهێڵێتەوە و لە ئیسلامیشدا نوێژکردن ڕۆژوو ئەم پایەکانی ئیمان دیارن بەڵام شاعیرەکان ئەرکیان چییە؟ لە ڕاستیدا ئەگەر ئێمە بە نمونەیەکی بچکۆلە بڵێن ئێستا ئەگەر پارتێک بێوێ لە پارتێکی سیاسی لەناو کۆمەلگا دەنگ کۆکاتەوە بۆ خۆی پێویستی بەچی هەیە پێویستی بەوەی هەیە کە بێ بەرنامەیەکی جوانی پاکی هەبێت و ئەو بەرنامەی لەناو خەڵکا بڵاو کاتەوە بۆ خەڵک بیبینێ قازانجی بۆ خەڵک هەبوو خەڵک زانیان سوودی هەیە دەنگی پێدەن کابوو تۆ لەناو کۆمەلگا ئەگەر دەوێت خۆ بناسیێنی کۆمەڵێک دروست بێ کۆمەڵە دروست من ئەو دروستمانەش ڕەنگ باتەوە لە خەڵکا لە ئەندامەکانی توە کە ئەندامی پارتەکەتە ناو خەڵکە ڕەنگی دابێتەوە بیبینن لە ناو خێزانە لە ناو منداڵ ناو مقڕەکەتە ئەوەی کە لەگەڵ مامەڵاکەی هەستکەی کە ئەو مەسەلەن تۆ لەو شاعیری خۆتا ڕاست دەکەی ئەگەر وا بوو ئەوە خەڵکێکی زۆر شوێن دەکەوێت خۆ ئەگەر وانە بوو دروستمەکانت پێچەوانەی مەسەلەن کردارەکان بوو خەڵک ئاشتی زۆر گەورە هەڵواسی بوو بە دەنگ بە نووسراو بەڵام بە کردار پێچەوانەیە کرد خەتبەر نایەوی شریعەتی خوای گەورە شریعەتێکی ئاسمانیە خواییە بۆ ئینسان خوای گەورە هیچ شاعیرەیەک دانانێ بێ فەلسەفە هیچ دروستمێکی دانە ناوە ئەگە فەلسەفەیە لە پشتیەوە نەبێ و فەلسەفەی ڕیسالەکەی خوای گەورە کە نابێتی بۆ تحقیقی ئەو شاعیرانەیە و لە کۆمەلگا ئەو شاعیرانە بەرجەستە بکە چونکە مرۆڤایەتی پێویستی بەوە هەیە چونکە مرۆڤ وەکو پێم وتی مانەوەی مرۆڤ بە مرۆڤ بوون پێویستی بۆ شاعیرانە هەیە مەسەلەن بنمونە ئەگەر ئێمە لە کۆمەڵەیەک لە کۆمەلگەیەکە ناو ئەم وڵاتی خۆمان شاری سلێمانیە ئەگەر برایەتی باشە هاوکاری بەدەمەبوونی یەکتر لە ناو کۆمەلگای هەڵگرین کەسمان کەس بەدەم کەسۆ نەچین باشە کەسمان هەز نەکەین بەوەی کە ئازاری دراوسەکەمان براکەمان ئازاری منە کەسمان هەز بەوە نەکەین کە بڵێن ئەم هاونیشتیمانیە ئەبێ خۆشم بێ چووکە لە نیشتیمانە پێکەوە لە قاک کا پێکۆژین باشە چ مجتەمەعی دروستە بێ سەرنج ببینە چی کۆمەلگەیەکی شێوا و وانێ کۆمەلگەیەکی دڕندا ئاسان نابینەم کاتە هەر کەسە بۆ بەرژەوەندی خۆی محاولەکە کاوم بۆ بەرژەوەندی من تۆ تێشکێنم بۆی بگەمە بەرژەوەندی خۆم ئامادەم تۆش و دراوسێکەش لەبار بەرم بەس خۆم گەمە ئامانجی خۆم ئیسلام ئەڵێ ئەمە مرۆڤایەتی ناهێڵێتەوە ئەو کاتە کۆمەڵێک ئەبنە چینێکی زۆر دەستەکار کۆمەڵێکی چەوساوە ئەبینی پێشی ئیسلام کۆمەڵگەیەکی مجتەمەعێکی عەرەبی ئاواهی بوو لەبین دەبین دووچی نابوون چینی دەستە باڵا چینی ژێردەستە یەکێ لەوانە نمونونەکانیان ئەساسی کۆیلەکردن لە کۆمەڵگەیە یەکێ لە ئەسبابەکانی بریتی بووە لە دەستە باڵاکان کاتێک گەرهات و کەسێکی فەقیر و هەژار شتێکی لێ قەوما کارەساتێک کوشتنی خوانەخواستە دزیە خوانەخواستە هەر کارێک لێی خۆش نابوو نەبێ کەسێک لە ئەندامەکانن کەیتە بمانێتێ یا کوڕێکیان لێسەن یا کچێکیان یا خۆی ئەگەر قەرزاری پارەیە بواە نەیبوو بیداتەوە لێ خۆش من نەبوو کچەکەتمان بەرێ ژنەکەتمان بەرێ یا خۆت بە کۆی لەمان بۆ خۆی ئینسان وەدەوەدا چینە هەژارەکە بوو بە کۆیلەی چینە گەورە دەسەڵاتدارەکە کاتێک ئیسلام هات ئەدەس ئەم واقعە هات ئەمەی هەموو گۆڕی بۆ چونکە لە باتی ئەوەی کە بڵێن کاکە دوو چین هەبێ
پێوتن ئەبێ دەوڵەمەندەکان مەمنونی هەژارەکان بن پارەکانی لێ وەرگن زەکاتەکانی بنێ و ئەبێ گیرفانی هەژارەکان گیرفانی فەقیرەکە گیرفانی دەوڵەمەندەکان گیرفانی هەژارەکان بێ بۆیان هەبێ دەستی پیاکەن هەر کاتێ پێویستیان پێ بوو ئەو کاتە بەڕاستی شاعری زەکات و دینداری و نوێژکردن تحقیق بێ بۆیە کۆمەڵگەی گۆڕی لە کۆمەڵگەیەکی دوو دەستەیی بۆ کۆمەڵگەیەک هەمویان کە ئەچوتە مەدینە کەسە سیناکرد ماڵی ئەو لەگەوتیان جیاواز بێ وەک دەوترێ مەحوی باسی دەکات وازانم پێغەمبەرستانە پێغەمبەرستانە کابرای مەندووبەکەی نەوشیروانی فارس کە ئەچێ بۆ لای عومەری کوڕی خەتاب ڕەحمەتی خوای لێبێ ئەگەڕا بە ماڵی خەلیفە وایزەن و ماڵەکەی قەسەکەی لای خۆیان سێ چوار قاتە چووە گەڕاوەتی کوانێ قەسی خەلافە وتیان قەسی خەلافە ئەو ماڵەیە لە پاڵ مزگەوتەکەیە لەگەڵ مزگەوتەکەیەک ماڵەکان یەکسان بوو حەپەسا بوو لێوێ چۆن خەلیفەیەک سەیەکی جیهانی ئیسلامی دەست ئەوەیە بە عالەم حکمی ئەوەیەکە بۆ بێ خانوەکەی لە خانووی خەڵک جیاواز نەبێ ئاخر ئەم فەلسەفەی عیبادەت و شاعیری خوایەیە کە پێمانەڵێ ئەبێ خەلیفەش لەگەڵ خەڵکا یەکسان بێ آخر ئەبێ مەسەڵەن ئێمە لە داهاتی وڵاتە لە ژیان لە کۆمەڵگەیە لە شتە عامەکانە هەمومان یەکسانی لێک شاعیر بوو ئەمەیە شتێکی زۆر گرنگ هاتە پێشەوە مامۆستای بەڕێز بە پێی شارەزایی بەڕێزتان بۆ پێی کە دکتۆراتان هەیە چ کاتێک لە مێژووی ئیسلامدا هەتاوەکو ئەم قۆناغا بەجددی ینی لەو پەڕی پلەی باڵادا شاعیرەکان تحقیق بوون لە ناو کۆمەڵگەی موسڵماناندا دەتوانیت بڵێن سەردەمی پێغەمبەر و حقیقەتەن جاوا وەکو بڵێن شتێکی واقعیە ڕاستە تا سەردەمی خلافەتی ڕاشیدە ینی ئەو چوار خەلیفە بەڕێزەی ئیسلام حقیقەتەن ئیسلام لە گەشە سەدنان بۆچی گەشەیە کرد هۆکاری گەشە سەدنی چی بوو بۆچی خۆ ئەگە بە نیسبەت هێز بێ هێزی ڕۆمەکان سێ قات و چوار قاتی هێزی موسڵمانەکان بوو بەڵێ خۆگە لە ڕووی تەقەنیات و لە ڕووی مەسەلەن لۆژیکی عسکەری بێ لۆژیکی مەسەلەن قەیسەر زۆر هێزتر بوو لە لۆژیکی عسکەری و لە تەکنیکی عسکەری موسڵمانەکان هەر کەس تەسەووری نەدەکات بەڵێ حتا مەسەلەن چەند نووسەرێکی ڕۆژهەڵات ناس هەیە کۆمەڵە قسەی زۆر بەهێزەکەن ئەڵەن کاتێکە ئەگەر سەرنجی هەموو شەڕەکان بین ئەو شەڕانەی کە موسڵمانان کردیان لەگەڵ غێر موسڵمانەکانە هیچ کاتێ لە شەڕەکانە بەرامبەر نەبوون هەموو موسڵمانەکان هەم ژمارەیان کەمتر بۆم تەکنیکی شەڕیشان لاوازتر بوو بەڵام بۆ سەرەکەوتن لەبەرەوە چونکە لە ئەوانە قیمەتی ئەخلاقێک هەبوو کە ئەخلاقی خزمەت بە ئینسان بوو ئەوەندە لەو بوارە بە قوت بوون خەڵکەکە خۆیان داوایان نەکرد بێنە وڵاتەکانیانەوە خەڵکێکە لە شارەکانە بوو ئەگەر ڕۆم و قەیسەرەکان حاکم وتیا جەماوەرەکە داوای ئەوانە کە چونکە ئازانی ئەوانە حەسێنێتەوە هەمومان ئەزانی عەمری کوڕی عاس کە کە دەچووە میسر پڕ بوو لە قیبتی و قیبتیەکان خۆیان لە قەیسەرەوە نزیکتربوون لە ڕووی ئایدیا و ئاینەوە بەڵام ئەوەی چەوسانەوە کەنیسەکانی لە قەدەغە کردبوون خۆیان چون بەنهێنوتیان بە عەمری کوڕی عاس ئێمە ئیستیقبال دەکەین تۆ میسر بکەی وڵاتێکی ئیسلامی کە دەچوو ئەوێ یەکی لە قیبتەکان گەر بە وەزیری دارایی يعني بۆ چونکە ئیسلام کە چۆتە لە دوورەوانێ بە ئەخلاقی شعائیرەکانی خۆی کە هەیە بۆ دروستمی عەدالەت دروستمی یەکسانی دروستمی ڕێز بۆ ئینسان کە مرۆڤ لە لای شەریعەی ئیسلامی بەڕێزە کەوێکی لە شاعیرە گەورەکانی ئیسلام ئەمە وای کردوو ئەوان قووەت و هێزیان لەوایە بێ کە بە مەنتیقا نەک بە مەنتیقی عەسکەریەکان پێش هەموو شتێ ئەخلاقیان بەقوەتر بوو لە هەموو لە دەستیان هەرچەند تەوەرەکەمان ئەمەنی بەڵام وەکو لە ناو قەوسێکدا بەڕێستان وەڵامتان چییە هەر سەبارەت بەمەی کە زۆر جار ئەم پرسیارە دووبارە دەبێتەوە کە کۆمەڵگەی کوردیش گەلی کورد کە لە ژێر زەبری شمشێردا موسڵمان بووە ئایا ینی پرسیارەکە لەوەدا ئەگەر بێت و ئەمە واقع بێ ئەمە ڕاست بێ ئەو کاتانەی کە ئەم سەحابانە ئەمانەی کە لۆژیکێکی ئەخلاقی و خزمەتیشی گەوران بە مرۆڤاتی پێبووە دواتر کە نەماون مردوون دواتر بۆچی ڕژ لە مەرقەدەکانیان ژیراوە دواتر بۆچی ئەم کۆمەڵگەیانە هەڵنەگەڕاونەتەوە سەر ئاینەکانی پێشوویان بەڕێستان لەمبارەوە چیتان هەیە لەناو قەوسێکدا بەڵێ لە ڕاستیە من لە ساڵی تەقریبان بڵم 2008 بۆ 9 بەدادەچوونێکی زۆر فراوانم بۆ ئەم بابەتە کرد لە مێژوو بەڵێ لە زیاتر لە نزیکەی تقریبان 15 سەرچاوی مێژووی بیانی نەک بەڵام کوردی بۆی تاکو بڵم بیانیەکان ئەوانەی کە ڕۆژهەڵات ناز بوون و ئەوانەی مەسەلەن کە عەرەب بوون و هەندێک لە فارسەکانیش حقیقەتێکی زۆر جوان لەوێ ئاشناکەن ئەڵێن کاتێک کە کورد ئیسلامی قبول کرد خێرا وەفدی چووە مەدینە یابەت بەجەم جێشی ئیسلامی و ڕۆژ و زوو کۆنتاکتیان کرد لەبەرە لەو کاتانەدا لەژێر حکمی فارسەکانە بوون ئەچەوسێنەوە بە مرۆڤی دەرەجە دوو مامەڵان لەگەڵا کرا خاوەنی کیان و خێزانی خۆشیان نەبوون چونکە یا کاریان پێکرا لە شوێنە کارگەکان و شوێنە بەردەکان و کانەکانی بەردا بە زۆر ئیشیان پێکرا
یا مەسەلەن کراون بە خادمی گەورەکانیان یان حەماڵیان پێکرا ئەگینا کەسانێکیان نەبوو خاوەنی دەستە باڵا و کیانێکی گەورە بێ کاتێ بیستیان ئاینێک هەیە بە ناوی ئاینی ئیسلام و ڕێز لە ئینسان ئەگرێ ڕزگارێنەکە لە چەوسانەوە لەژێر باری کارکردنی زۆر و لەژێر بانی خزمەتکردنی سەید و لەژێر باری خزمەتکردنی کۆیلایەتی ڕزگاریانەکە ئەوان بە ئازادی خۆیان بە حەزێکی زۆر گەورە بەرەو دەسەڵاتی ئیسلامی ڕۆشن داوایان کرد کە بێت وڵاتەی خوانی تەسلیم کردن بۆیە کە هاتێرە هیچ نەوەستان دووسیان نەکرد لەوەی کاڵوێستکەن ئایا بچین یانەچین ئێستا ڕۆشتن ئێستا گەڵانە کۆنتاکتیان کرد ئەمە چووکە پێشتر زانیاریان هەبوو کە ئەم ئاینە چۆن ڕێز لە ئینسانەگرێ چەندەها گەل و نمونەی گەل و تری قەبیلەی تریان هەبوو کە ئیسلام چ بۆ ناویان چۆن ڕزگاریان بوو لە هەموو شەوسانەوە لەو هەموو مەسەڵەن بۆ نمونە خاوەنی ماڵی خۆی نەبوو ئێستا کەریستان بێ خاوەنی کیان و ماڵی خۆیەتی خێزانی خۆی خاوەنی خۆیەتی مناڵشتی خاوەنی خۆیەتی ئەتوانێت خۆی خاوەنی دارایی بێت خاوەنی سامان بێت چونکە لەو سەردەمەیە حتا نیزامێکە بوو ئەوەی جگە لە فارس بواە نابواە ئەرزی بەناوە بێ و باخی بەناوە بێ و خاکی بەناوە بێ ئەبێ بەستەنا بەناوی فارسێکەوە بێ ئێکا دەکە ئیسلام کردی بەناوی کوردێکەوە تۆ بۆ دەیە تۆ بیتە خاوەنی کە خاکی خۆت ئەمانە هەمی کۆمەڵشتن کە حتا یەکێ لەوانە مەسەلەن لەو ڕۆژهەڵات ناسانە لە کتێبەکە زۆر بە ڕوونی ئەڵێ ئەوەی کە ئەوترێ ئیسلام هاتە ناو کوردەوە بە زەمبری چەنک و بە زۆر بەڵێن شوێنی کەوتن ئەڵێ پێمان بڵێن لەکوێ موسڵمانەکان شەڕی زۆر قورسیان لەگەڵ ئەوانە کرد ئەوانەی کە شەهید کرد کوژران لە شەڕەکان لەگەڵ ئەوانە چەند لەنە کوردی تیا بوو عەدەدەکانی بڵێن ئەرێ چەند کورد لە کوردەکان کوژران ئەوانە کە کوژران فارسەکانی فڵان و فڵان و قەبیلەی فڵانین کەواتە کوردەکان کورد شەڕی نەکردەوە کە شەڕێکەدا بێ کوژراوی هەبووایە ئەوانەی کە شەڕیشیان کردو زۆر جار باس لەوە دەکرێت کە زۆر بوون میر و سەرۆکۆزەکان تابعی سەرۆکۆز بوون ئەهینا کێ شەڕێکە کێ بوو قایدەکانان کورد قاید بوو یا فارس قاید بوو کورد قاید بوو یا کێ قاید بوو زۆرمانەیە لە قایدەیەشینەوە بۆی کە خۆی ڕوبەڕووی ئەمە ببێتەوە زۆر باش مامۆستا سپاس بە وەڵامیان پرسیارە ئەمە لە چوارچێوی پرسیارێکی تایبەتدا بوو هەرچەند تەوەرەکەمان ئەمە نییە بەڵام لەپاڵ دروشمە ئاینەکان ئێمە وەکو گەلی کورد کۆمەڵێک دروشمی نیشتیمانیشمان هەیە وەکو چۆن گەلانی فارس گەلانی عەرەب و تورک و هەموو گەلانی دیکە کۆمەڵێک دروشمی تایبەت بە خۆیان هەیە ئەم دروشمانە تا چەند پێکدادان لە نێوان خۆیاندا دروست دەکەن زۆر جار مشتومڕ و مناقەشە دروست دەبێت لە سەریان هەندێک جار باز لە هەندێک دروشمی ئاینی دەکرێت کە بۆ نمونە پێی بوترێت جەژن کە جەژنیشێکێکە لە دروشمە ئاینیەکان بەڵام لەولاوە جەژنی نیشتیمانیمان هەیە ئەمانە زۆر جار مشتومڕی لەناو کۆمەڵگەی ئیسلامی مسلماناندا لێکەوتوتەوە ئەمانە تا چەند لە ڕووی فقهی حەڵاڵی و حرامی خوێنەوەی بەڕێستان لەسەری چییە؟ ئەبێ مەشتێک هەیە کە زۆر بە جووەوردی سەرنجی بین ئێمە شەریعەی ئیسلامی شەریعەیەکە وەکو شێوازی تەشریع فقه یعنی بەڵێن قانون یاسایە ئەم قانون و یاسایە کە باسی حاڵەکان و کارەکان و ویشەکانی مرۆڤەکە پۆلێن یەکات خاتە ڕیزی چیەوە ئەمانە دروست نیان نادروستە پێویستە واجبە سونەتە ئەم بابەتە ئێستامە بۆ ئەمە کۆمەڵە بنەمای هەیە یەک بنەمای نییە یەک کۆمەڵە بنەمای هەیە یەکی لە بنەماکانی کەیەتی مەسەلەن ئەگەڕێتەوە بۆ دلیل یەکەم کە قورئانە دووهەمیان سونەی پێغەمبەر عەلەیهی سڵاتو وەسەلام سێمیان ئیجماعی زانان کۆدەنگی زانان چوارەمیان قیاس دوای ئەمە کۆمەڵە بەڵگەی تری هەن ئەم بەڵگانە هەمیان زۆربیان بەڵگەی عەقلین یەکێ لەوانە مەسەلەن بۆ نمونە عرف یەکێ لەوانە مەسەلەن مەصلحەی مرسەلە ئەگەر هاتوو مەسەلەن بوونی مەسەلەن بەرژەوەندی ڕەها یەکێ لەوانە مەسەلەن بۆ نمونە سەدی ذەریعە ڕێگەتن لە وەسیلەکان کە ئەمڕازی خراپن یەکێ لەوانە مەسەلەن بۆ کوردیەکە ئیستیحسان شتێک گەهات و جوان بوو لە کۆمەڵگەیە زانایان بە جوانیان دانایەتە جوانە شەریعەی ئیسلامی کۆمەڵە بنەمای تری بۆ تەشریع هەیە کە بنەمای زۆر حەضارین چەند جا وتم فقهی ئیسلامی فقهێکی زۆر حەضاریە بەڵام بەداخەوە ئێمە کاتێک کە ڕاوەیەکەین یا کاتی ئەمانەیە بچینە سەر فقه باسی بکەین ئێمە بە فقهێکی تەقلیدی باسیەکەین بەفقێکی لاواز خۆی ئەسڵ حەضاریە ئەم بنەمایانە لە هیچ دارێکات من زۆر گەڕاوم زۆر خوێنەوانە لەسەر ئەو بابەتە لە هیچ ئادیایەکی تری جگە لە ئیسلامە نەمدیوە بنەمایدا تەشریعەکانی لە بۆ بنەما فراوانە بکە ئیسلام هەیەتی بەم جۆرە لە خزمەتی مرۆڤایەتیە سەیرێکە جگە لەو دەقانە مەسەن دەقی قورئان و سنە ئەم دەقانەش هەمویان تحقیقکەر و بەرجەستەکەری مەصلحەیە بۆ مرۆڤەکان هیچ شتێکی تیانێ مەصلحەی ئینسانی تیانە بێ بۆیە قاعدەیەکی زۆر جوانە کە ئیبن القەییم بە کولی دەڵێ الشریعة عدل كلها مصلحة كلها
ئەمە چی وای لێ کردووە بەم ڕەهەیە قسە ئەو بۆ ڕاهاتوو کە هیچ لە تەواوەتی لە کڕۆک و ناوەڕۆکەی لە کلۆکی فقی ئیسلامی شتێ بەدی ناکەی قازانجی بۆ ئینسان هەبێ خوا قەدەغەیکە شەریعەت قەدەغەیکە شتێ بەدی ناکەی خێرێکی تیا بە ئینسان و خوا فەرمێکە شەریعەت بۆ مەیکە پیانسە فەرمێکە بۆیە کە لەسەر ئەم بنەما گەورەوە فەرمێ هەمووی عەدل و هەمووی مەسلەحە و هەمووی ڕەحمەتە و ئەگەر جا فەرمێ ئەگەر شتێک خەرەجەت من العدل إلى الجور ومن المصلحة إلى المفسدة ئەگەر شتێک لە ئیسلاما بینی عەدلی تیانە بۆ ستەمی تیابوو حکمێکە دەرکراوم فەقیهە مامۆستایە زانایەک حکمێکی شەرعی دەرکرد و ئەم حکمە شەرعیە بوو بە هۆکاری ستەم ئەگەر فەقیهێک ئەگەر فتوایەکی دا ئەم فتوای ئەم مامۆستایە فەسادی دروست کرد ئەفەرمێ لەیست من الشریعة ئەو فتوا شریعەت نیە وئین ئودخلت بها بالتأویل با بە هەزار حاڵ بە چەندین تەویلی خاتە ناو ئیسلام وەلا ئیسلام نییە بە زۆر نییە لە زۆر چونکە شریعەت ئیسلامی لەگەڵ فەسادا نییە زۆر باشە شریعەت ئیسلامی جا لێرە قسەکەت چۆن سەر بابەتەکەی خۆم بنەما بوو بۆ قۆڵ بابەکەی جەنابێ زۆر باشە ئەمە کە مادام وا بێ شریعەت ئەم بنەما فراوانێ نەهەبێ کۆمەڵە شەعایری هەیە بەدەق بۆی داناوی بڕیارمان داوە جەژنی قوربانمان هەیە جەژنی ڕەمەزان دوو شاعیرەی موسڵمانی زۆر جوانن ئێمە لە ساڵەکەم دوو بۆنە گەورەمان هەیە بەڵام ئەگەر هاتوو لەولاوە هاتین بە کۆی دەنگی هاوڵاتیەکانی ئەم وڵاتی ئێمە بە جوانمانزانی مەسەن بۆ نمونە یادی ڕاپەڕینی وڵات ئەم هەرێمی خۆمان دەست ڕزگار بوومان لە ستەمی ستەمکارێکی وەکو سەدام و هاوێنەکانی ئەو ڕزگارمان بوو بێ بیکەینە بۆنەیەک و ساڵانە بیناسێنین بنەوەکانی ئایندەمان کە بزانن ئەم گەلەی ئێوە هەزاران کەسی شەهید کرا لە پێناوی ئەوەی بڵێ من هەم بەڵام لە چوارچەوەی ئایندانە لا لە چوارچەوەی عادەتە ئەمە ئیسلام شتێکە پێڵە عادەت ئەمجا ئەم عادەتە چۆن ممارەسەیەکەین ئەگەر من ممارەسەم کرد بە شێوازێکی عادەت شتێکی عیب نییە شتێکی باشیشە ئیسلام بە جوانێ زانێ بەزەکردم بە عیبادەت وەکو عیبادەت تەقدیسم کرد لەو بۆنەیەدا مەسەن کۆمەڵە شتم تیادانا بۆکو دین حسابم کرد ئەجر مەسەردانە ئەمان دەرەچێت لە دین ئەگەینا ئیسلام ئەمانەی هەموو بە حەڵاڵ و ڕەوا داناون چونکە محەڕەمات لە ئیسلامە کۆمەڵی شتی مەحدودی بۆی داناوی ئەوە زینایە ڕێبایە و مەسەن بریتێ لە پیا کوشتن و زەدانی دایکبا گۆشتیرک و بۆی تەحدید کردوین واجباتشی بۆ دیاری کردووی ئەمجا هەندێکشیش هەیە مەکروهن هەندێکشی یاڵێ پەڵێ مەندوبات هەمیانگە کۆکەین و ناگەن پەنجادانە دیارە ناگەرە پەنجادانە بار هەمیانەوە ئەی باقیتی حکم شتەکانی دنیا هەر هەمی مباحاتن هەمی حەڵاڵی تەمدا تۆگە بۆنەیەکی تر بۆنەی نیشتیمانیت هەیە مەسەر بۆ نمونە با بڵێ مەسەر ئێمە لە وڵاتی خۆمانە پیاوان و زانایەکی زۆر گەورەمان هەبووە کاریگەری گەوران لە کۆمەلگا کردووە ئیبداعیان کردە سەر داهێنانیان کردە سەردەمی خوانە بۆ ساڵانە ئێمە ئەم زانە بەڕێزە ئێمە یادی نەکەینەوە هەر جارێ و لە ڕوویەکەوە مەسەلە جارێ لە ڕووی مەسەڵی ئیبداعەکانی جارێ لە ڕووی هەنگاوەکانی جارێ لە ڕووی فێربوونی چۆن ئیشی کردووە لە وڵاتەیە پیرەمێد و کۆشاعیرێکی وڵاتی ئێمە هەم دیندار بووە هەم کابرایکی مەسەن ڕۆشنبیری سەردەمی خۆی بووە توانوێتی هەمانگیری نێوانی ڕۆشنبیری و دینداری شات تێکەڵ کا بەیەکە بیستوانێت خزمەکە بە کۆمەڵگەی خۆی بۆ ئێمە یادی ئەمانە نەکەینەوە مەسەڵی مناسبەیەکی وەکو یادی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام بۆ ئێمە نەیکەنە عادەتێکی جوان ئەو شتە جوانانەی کە لە سیرەی پێغەمبەری خوایە ساڵانە بیخەنە ڕوو خەڵک پێغەمبەر بناسێ بزانین پێغەمبەرەکەمان کێ زۆر باش مامۆستا هەرچەندە پێشتر بەڕێستان بە وردی باستان لە بنچینە و بنەماکانی شریعەتی ئیسلامی کرد بەم جۆرە ڕەهاییە کە هەمووی لە خزمەتی مرۆڤاتیداوە ئەگەر بێت و بیکەین بە قیاس بە پێوەرێک بۆ کۆمەڵێک لە دروشمە نیشتیمانیەکانیش حتمما وەڵامی خۆی هەیە بەڵام پرسیارەکە لێرەدا بۆچی هەندێک جار هەندێک کەس لە بەرگی ئایندا زۆر جار ئەم شاعیرە نیشتیمانیانە ڕەت دەکەنەوە ئەمە تێنەگەیشتنە ئەمە پەڕگیریە یاخود تێنەگەیشتنی ئەوانە لە ئەسڵی فەلسەفەی ئاین وە لە ئەسڵی شەریعەی ئیسلامی لە ڕاستیدا من عەرزی جەناب بکەم کاتێک کەسێک مفتیە جیا لەوەی کەوا عالمە من قسەیەکم هەیە کە ئەیکەم ئێستاشە لە خزمەت جەنابتانە ئەڵێمەوە قورئانە فەرمێ بە هەر تایەفە و چینێک کۆمەڵی خەڵک و چین دێتەفەقەه فی الدین با تەفەقەه فی الدین فەرمێ تەفەقه لە دینە عالم هەیە و فەقیه فی الدین هەیە شەرط نییە هەر کەسێ عالم بوو فقی فی الدینی هەبێ چونکە فقی فی الدین جیا لە عالمێکە عالمە زانایەکە لەوانەیە علمی فەلسەفە و نەحو و صەرف و مەنطیق و ئوسوڵ و تەفسیر بەباشی ئەزانێ بەس نەیتوانێ بیخاتە خزمەتی دینەوە نەیتوانێت ئیستینتاجی تازەمان بۆ بکە نەیتوانێت ئیجتیهادێکی پێ بکە دەوە فقی فی الدینی نییە ئەوە عالمە بەس فەقیه نەبوو فەقیه کەسێک پێڵێن فەقیه فی الدین ئەبێ بزانێ ئەو علمە بخاتە خزمەتی ئەو ئاینە و هەروەها لەو ئاینەشتی تازە و خزمە بە مرۆڤ بکات چونکە قورئان ئاەتەکە فەرمێ چی لينذروا قومهم إذا رجعوا إليهم
کەسێک فقه فی الدینی هەیە کاتێکا چوو بە ناو قەومەکەی ئینذاری هەبێ واتە شتی جەدید و تازەی بۆ خەڵکەکەی پێەیە خزمەت بە کۆمەڵگەکەیەکە کابوو ئەمە لێرە گەڕم بۆ ئەوە فقه فی الدین فتوادان هەر کاتێ پێ کۆمەڵە کەراستەی خۆی هەیە وەکو مەسەلەن چۆن کابراگە داتاشی بکە بەس تەنها مەکینەی داربڕینەکەی هەبێ دارەکە ئاوڕێتەوە بەڵام چۆن صافیکە چۆن بیرکێنێ چون کە بە کورسی نایکە بە کورسی هەدارە بڕێ بۆمان ئەگە مەکینەکەی هەبێ و مشارێکی هەبێ ڕنەکەشی هەبێ بەڵام هێستا کورسی دروست نابێ هەبێ پێویستی بە بزمار هەیە بە چەکوش هەیە پێویستی بە قاڵب هەیە و دنیاشی کە پێویستی بە لەو کارێ خۆی هەیە کابراایەکی کە مەسەلەن دەباغی چیمەتۆ لە بەغما بۆ بکە ئەگە تەنها بێت وەسایەکی زۆر کارامەیە بەس ماڵی پێ نییە هەبێ بخۆی سێ دیوارەکە بکە زۆر باشە کەواتە دەگەینە چی مامۆستا دەگەینە ئەوە چی دەگەینە ئەوەی کە کۆمەڵی علومی ئیسلامی هەن پێویستمان پێێتی ئوسوڵی فقه فقه مقاصد شریعة ئیسلامی فقه مقاصد شریعة فقه شریعة ئیسلامی کاتێک کە فقهەکە پێش هەموو فتوایەک هەموو فتوای فەقیهێک ئەبێ لە پشتی مەقاصیدێک هەبێ ئەگەر ئەو مەقسەدە نەبوو فتوانێک و چۆن ئیبن قەییم فەرمی ڕەحمەتی خوا لێ بێ خوا شریعە هەمووی عەدلە هەمووی مەصلحەیە هەمووی ڕەحمەیە کابێ فتوای فەقیه مەصلحە تەقیق کات کاتە ئەو فقه مقاصدی شریعەنی ئەمڕۆ بۆ هێشتین لە کۆمەڵگەی ئیسلامی ئەو زانستانەی پێ نییە زانستی دەقی پێیە زانستی حەدیثی پێیە بەس زانستی ئوسوڵی فقه و زانستی مەقاصدی شەرعی پێ نییە باشترین بەڵگەم بۆ ئەوە قسەیەکی ئیمام ئەحمەدی کوڕی حەنبەل ڕەحمەتی خوای لێ بێ ئیمام ئەحمەدی کوڕی حەنبەلێکە کە لەو پیاوە بەڕێزە زانە بەڕێزانی کە لە حەدیثە مەشهورە 40,000 فەرموودەی پێغەمبەری خوای لەبەرە زیاتریش دەوە ئەڵڵەمە 100,000 بەس مسەدەکەی 40,000 تایە باشە خۆیە فەرمی هەتا شافعی نەهات هەتا لە خزمەت شافعیە دەزم نەخوێن هەتا شافعیم نەزانی من نەمەزانی چۆن لە حەدیث تێ بگەم ئەمزانی حەدیث بخوێنمەوە بەس فقهی فی حەدیثم نەبوو وهي شافعي في فقه في حديثي كذا لدواي إمام الشافعي رحمة الله عليه إمام أحمد مسألة وهي سيرأيتها على حديثك صفة وهي شو فقه في حديث فيربو الشافعي فيربو الشافعي يوصل فقه فيربو علم مقاصد فيربو ده يعني علم يوصل فقه أنزان استزانستك كرسي فتوادانا كرسي فقيها لهر سدمك ونبه لا هرزانه نبو ئەمڕۆ لە مجتەمەعی ئیسلامیدا وەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد فەقیه زۆرن عالم زۆرن بەڵام فەقیه کەمن کەواتە یەکلاینەکردنەوەی ئەم چەمکە نیشتیمانیانە دەمەوێت جارێکی بگەڕمەوە سەریان هۆکارەکەی ئەوەیە کە ئەمڕۆ فەقیه کەمن لە جیهانی ئیسلامیدا ناتوانن فتوایەکی سەریح لەم بارەیەوە بدەن لە ڕاستیدا خودی ئەزمەکە لە خودی تعلیمی ئیسلامیایە چەنداوتمە گێڕامەوە بۆی کە ئێمە فێرکردنی تا خوێنی ئیسلامی لە عالمی ئیسلامیە لە هەندێک وڵاتە ناڵم لە هەموو وڵاتە لە هەندێک وڵاتە تا ئێستا تەقلیدیە تا ئێستا ئێمە هەر بە ئاراسێکی تەقلیدی ئاڕێ ئەوش بەشێکی دەسەڵاتەکە ڕێگرێت بەشێکیشی خەتای خۆمانە بەڵام بەشە هەرە زۆرەکەی لەوانەیە خەڵکێکە بێ حەسکە ئەمە برەو پێدا بەڵام دەسەڵاتیش ڕێگر بۆ لە هەندێک شوێنە بۆ چەندی جا من داوام کردوە لە چەندی شوێنە کەوتمە پێویستمان بەوە هەیە کە ئێمە ئەکادیمیای گەورە بکەین لە وڵاتەیە بە منهەجێکی زۆر فراوان بۆی فەقیه دروست ببێ بۆی زانای زۆر خوێنەوار دروست ببێ بۆی زانای کراوە دروست ببێ کە کاتێک قسە لەسەر دەقەکە ئەو دەقە بزانێت چۆن لێ حاڵە بچکە تەنها لەبەرکردن و خوێندنەوە نییە خوێنەوەی دەقەکە ئەو دیوی دەقەکەش گرنگە لێ تێبگا من ونەوە جەناب بێنمەوانێ بە کورتی من ونەوە جەناب بێنمەوە کاتێکە ئێمە مەسەڵەن خوای گەورە لە قورئان پێمان فەرمووە لا تقل لهما أف بە دایک و باوک مەڵێ ئاف ئۆف ئای قورئان ئەمە حرامەکە بەڵام لەم دیوی دەقەکەەوە کۆمەڵە معنای تر هەن ئوسوڵی فقه پێم وەڵێ کاکە ئەم دەقە تەنها ئۆفیتیان نییە ئەوە لێدان بە ئەولاتر جوێن پێندان بە ئەولاتر پارە پێنەدان بە ئەولاتر وانی ئەگەر هات و دەبانی کردینە چی بە ئەولاتر معنای شکلی ئاەتەکە وەرگین تەنها ئۆف بێ قەدەغە بێ بەڵام فقه پێمان دەڵێت پشتی ئەمە کۆمەڵە معنای تر زۆر هەن معنایەکی زۆر گەورە فراوان ولا تقل له ولا تقل لهما أف لم دقيا ئەم دقەیەک معنای باشێ کەواتە ئەمە فقه في النص ئەمە فقه في الدين بێت تۆ علمێکە پێ بێ کەرەستەیەکە فێرێکا لێرایەوە معنایەکە پێڵەن معنای سێبەر مەفهوم ئەو معنایەکە لە سێبەری ئەم معنە ظاهریەیە زۆر باشە کەواتە ئێستا فەقیهەکانی دین شارەسایەکانی دین ئەم بابەتان یەکلای کردوتەوە لە کۆمەڵگەی ئیسلامیدا ئەمانە شتی ئاسایی و تەبیعین کە ساڵانێک بوو خەڵکان و کۆمەڵێک لە زانانی ئاینی دەتوانین بڵین نەک فەقیه وەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد کە مەرتەبەیەکی عالیترە ئەمە یەکلابۆتەوە کە ئەمانە شتی ئاساین بۆ نمونە چەند ساڵێک لەمەوە پێش شاعیرەیەکی
نیشتیمانی وەکو یادی نەورۆز یا کردنەوەی ئاگری نەورۆز ئەمانە مشتومڕێکی زۆری لەسەر و بەڵام لە ئێستا دەتوانین بڵین ئەمانە لە کۆمەڵگەی ئێمەدا وەکو باخی کۆمەڵگەکانی دیکە ئەمانە شاعیرەیەکی نیشتیمانین و شتگەلێکی ئاساین توان شتێکی مباحن ئەسڵەکە وایە ئەسڵەکە دەبازنی عادەتێکی ڕەوا عادەتێکە ڕەوایە ئەم عادەتە کە ڕەوایە لە ممارەسەکردنە ئەگونجێ تێک بچێ شتێکێک ئێمە وتمان ئەو قسەمان باس کرد کۆمەڵێک شتەکان ئەوانەی کە مباحن زۆرن ئەم مباحانە کاتێککە من تۆ بێن ممارەسەیەکەین ممارەسەکردنەکەی لەسەر من ڕاوەساوە بۆیە کاتێککە پێم مەڵن دیندار بم نوێژ و ڕۆژ و عیبادەتەکان و حرام و حڕەماتەکان و ئەو مباحەکان و مندووبەکان فێری کردوم کەیتر بازنەیەک هەیە ئام ئاراستەم ڕێگەم ڕێگە ئاوە بەسەریا بڕۆم نابێت لابدەم ئەوە ڕێگەی حەڵال ئالێرەیە وەیە پێ فەرمێتی الحلال بين والحرام بين وبينهما أمور مشتبهات يا مشتبهات كومل شدهن أم أمورنا جرى أمور كان أمريكان شيبينرن ليه سر شيبينرن يا مثلا ديتك شو إنسان تيل سيد ديتك شيء أما شيء لما مارس كان أنت شيء أمس تانا ننا عادي مواجبات حلال كان ننا عادي محرمات لو ناوي ما أوتو أمس كمان مارس كان بلام بكام أرسانا يبم أجر بدن بأرسي حلالك أفرم أجر بدن بأرسي حرامك أما مشتبهك لم تكسو أو منهم كاب وياك وتمانا حيث زوج جوانا وبينهما دو خطي كده أما خطي حلالة أو خطي حرامة ألم ناو راسات وبريك بريكي بروي أو أمورانا هم يامك زور شو والله مجاري واحد ولا مارسك النايبية بلاي محرمات عيبي والله ما كجيش تو زور وازع سباس بو والله ما كد سرتادا لسرتادا برز نماشد بو كرت ك تشبيهكي ئاینت کرد بە ئەحزابەکانی ئێستا ئەوان کۆمەڵێک دروشمیان هەیە بۆی کە خەڵک لەژێر ئەم دروشمانەوە پەنا بۆ ئەم ئەحزاب ببن و ئاینەکانیش کۆمەڵێک دروشمی گەوریان هەن بۆی کە خەڵکان کۆمەڵگەی مرۆڤاتی بۆ خۆیان ڕابکێشن گرنگترین ئەو دروشمانەی کە ئاینی پیرۆزی ئیسلام کە بانگی خەڵکی پێدەکە ئەوانەی کە زۆر زەقن لە ئایندا بۆ لای خۆی چین بەڵێ گرنگترینیان کۆمەڵە مەبادیئی گەورەی سەرەکین کە هەموو مرۆڤاتی پێویستی پێێتی یەکێ لەوانە مەبدەئی عەدلە مەبدەئی عەدل مەبدەیەکە خوای گەورە لە قورئانی پیرۆزداوە ئیذا حەکەمتم بەینا الناس فاحكم بالعدل ئەمە یەکێکە لەوانە فاحكم بالعدلی مەبدەیەکی بەردەوامە کە هیچ کۆمەڵگەیەکی مرۆڤایەتی عەدل قبوڵ نەکا جا و کۆمەڵگە بیدایی بێ یا کۆمەڵگەی پێشکەوتوو بێ بێدین بێ یا دیندار بێ هەر کەسێ لە مرۆڤاتیە عەدلی پێ عەدل بە جوان ئەزانێت کەوا بۆ گەر تۆ مەبدەی عەدلت هێنا لە هەر جێگەیەکا بۆ هەموو ئینسان قبوڵێتی دووهەم مەبدەئی شورایە مەبدەئی شورای ئێستا مەبدەیەکی جیهانیە مەبدەیەکە لە هەموو نەتەوەکانە شورا پێویستە ناومان ناوە پەرلەمان ناومان ناوە مەسەڵەن مەجلیسی حوکم ناوە لێ مەسەڵەن ئەنجومەنی وەزیران ناوێنی مەسەڵەن ئەنجومەنی کۆنگرێس مەسەڵەن کۆنگرێس چی ناوێنی گرنگ ئەوەیە شورا مەبدەیەکی جیهانیە یەکێک لە شەعیرە جوانەکانی شەریعەی ئیسلامی پێ دەڵێن لە هەر جێگەیەکا بوون بە 3 نەفەر با ئێوە لەبێن تا کەسان ڕئیس ئیسلامی بکەن بەیش بە شورا بکەن وایە بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام فەرمێ گەر هاتووە تۆ کەسێکی دڕەق بی لەگەڵیانە وانی وەشاویرهم فی الأمر شو درق بيقولن لك دوبته نام انه انا مشاوره ايش انا قلعبك فاذا عزمت فتوكل على الله اما انا هميك لو مبدئك زور قورو زور جوانا يك لو شعار جوانا نيك اسلاميتي بس تكريم انسانه ولقد كرمنا بني ادم ام تكريم انسانيه بردوام وانسانيه ببدل ايدياك شيء او مروفه لا اخوا بريز الانسان بريز ما دام مروفه يتم جاكن ديندار يا بيدينا كابراك فاسد يا فاسقيا عادلك ما دام مروفه بريزه بۆیە مادە مرۆڤ هەر بە مرۆڤی بمرێ ئەبێ بخەوکو شێوازێکی مرۆڤی بنێژرێ ئەبێ ڕێزی دەبیگیرێ ئیهانەی پێ نەکرێت چاوی لێ ناکرێت دەستی لێ ناکرێتەوە لە جەستەکەشی کە مردووە نەبێ ئیهانەی پێ بکەین یعنی حتا ئەگە مرۆڤێک ئینسانە مرد بە مردوویش ئەبێت جەستەشی ئیهانەی پێ نەکەین قەدەغەیە چاو گوێ لێ بکەمەوە دەری چاوی دەبێن گوێ دەبێن گوێ لێ بکەمەوە بۆچوو کە لەبەری مکەڕەمە ئەم تەکریمە ئیلاهیە تەکریمێکی ئینسانیە بەدەرە لە چی چونکە فەرمێ لەقەد کەڕەمنا بەنی ئادەم وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم ناڵێ الذین ئامەنوا ناڵێ المؤمنون أفرم بني آدم كان ما مصيبر يكك لجولك كان كلا سردمي بيغمبر دا صلى الله عليه وسلم مردو بيغمبر صلى الله عليه وسلم ترمكي هلصا وكاتك بريان كردوا كواتا مدى توانين بلين تحقيقي أم آتيك بيغمبر شي وجه كردوا ولقد كرمنا بني آدم ألين تكريم سيد تكريم لإسلام الشعيرة شعارة جديدة دروس مكي بناوروك دروس كناوروك كلها همو حتى لها شيء برنسيب أين كان شاهية برجاسي كدوا لزور نمونه مثلا نمونه لو انا مثلا جناب بين موانع القران في زكاه باسي تشبيهك تشبيه مروفك بغير مروفه فاولئك كالانعام
نافرمي هؤلاء كالأنعام تشبيه إنسانك بكي وبأنعام وأنعام أو حيواناً كلناكم الجاب ريزا إنسان خدمتي يعني قيمتي يعني بهاء هي كجي كذا سباسي تشبيه بكلب نالا كمثل الكلب على ألاف كالكلب ولكن مثلهم كمثل الكلب وشيء مثله هنا بين هناك نافهم مثلهم كالكلب كذا حمار دي على مثلهم كمثل الحمار نافهم مثلهم كالحمار شو تشبيه بحمار إهانتها تشبيه بكلب إهانتها حتى القرآن في مراعاتي أو تكريم إلهية لها مو برانسيبا كان شاكرا ولا بين كان القرآن في نافهم بلا فرمي مثلهم كمثل الحمار مثلهم كمثل الكلب شو قال بري كلب وحمار حيوانك هنين مقبقي مدين لكم الجازور ومعناه إنسان عيبة لكيب وإنسان تشبيهك بلا أنعام بلا أو حيوانان كإنسان ريز يعني ما وصل جن هاوکاران ماماژە بۆ دەکەن کە کاتت کەمەوە ویستم کە کۆتا پرسیارم ئەوە بێت لە وەڵامی ئەوەی کە شاعیرەکان چین بەڕێز ئاماژەیەکەم دانا ئاماژەت بە عەدل کرد بۆچی لە ئیسلامدا عەدل ئەوەندە گرنگە و بەڕێستان یەکەم جار باسی عەدلتان کرد بەڵێ حقیقەتەن لەبەرەوەی چووکە بنەمایەکی سەرەکیە لە ئیسلامە لە هەموو بابەتەکانی ئیسلام حتا لە مەسەلەی حوکمە لە مەسەلەی دابەشکردنی میراتە دابەشکردنی داهاتە لە بابەتی ئینفاقە لە هەموو ئەوانە مەبدەی عەدل مەبدەیەکی زیندووە مەبدەیەکە وەکو پێم وتی مرۆڤایەتی هەمووی پێویستی پێێتی چونکە ئەگەر عەدل نەبوو لە مقابلی جەور هەیە جەور ئەوەیە کە ئینسان نەکاتە کۆیلە ئەیچۆسێ نەتوانێت ئینسان ژیان لە ئینسان تێکەدا ئینسانیەتی ئینسانە خاتە ژێر خەتەرەوە چونکە هەر کاتێ عەدل نەبوو لە کۆمەلگا مرۆڤبوونی من بە مرۆڤی نامێنێتەوە بمە کۆیلە ئەمە ئینسانی دەرەجە دوو و دەرەجە سێ ئەو خەنە ژێر قاچ ئەو خەنە ژێر پێ بەڵام کە عەدل بوو مرۆڤبوونم بەردەوامە لەوەی کابوو مرۆڤ بەسراوەتە بە صیفەتی عەدل لەگەڵ کاتە بەرهەمی عەدلیش بۆ هەموو ئینسانەکانە بەبێ جیاواسی یعنی حتا ئیسلام ئەوەندەی محاولاکە عەدلەکەی بۆ غەیرە موسڵمانەکان بن و موسڵمانەکان ناوێ جاری وا هەیە موسڵمانەکان مەسەڵەن ئەوانە خاتە ناڕەحەتی بەوەی عەدل بۆ کەسێتە تحقیقا کە غەیرە موسڵمانە چونکە ئەم ئیسلامە خێری بۆ مرۆڤایەتی پێیە شەڕی پێ نێ بۆ مرۆڤایەتی شەڕی بۆ شەرخوازێ پێ ئەوی شەرخوازە کاتێک کە بێ شەڕ بڵاوکاتەوە ئینا شەڕی بۆ خۆی بێ بە هەر بۆ خۆی شەڕی هەبێ هەر خزمەتێکە مامۆستا بەڕێز کاتم زۆر کەمماوە وەکو هەموو شاعیرەکان و هەموو بنەماکانی دیکەی ئاین بەڕاستی ئاین لۆژیکێکی زۆر زۆر قوڵی پێوە لۆژیکێک و عەقلانێکی زۆر جوانی تێدا ئەگەر بێت و مرۆڤەکان وەکو خۆی تێبگەن بەم چەمکەی کە بەڕێستان باسی دەکەن قەناعەتم وایە کە ئەوانەی کە دژایەتی خودی ئاین دەکەن ئەگەر بێت وا تێبگەن ئەوانیش دژاتی ناکەنەوە حکمی ئاین ڕازین بەڵام وا دیارە لە ماوەکانی ڕابردوودا تاوەکو ئێستاش وەکو پێویست ئەم مەفهومە ئەم تێگەیشتنە لە خودی دەخەکانی ئاین وە لە شاعیرە ئاینەکانتانە بۆ سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەم جۆرە کۆتایمان هێنا بە ماڵخەی بەرنامەی باس و خواست تا بەیگەیشتنەوە لە ئاڵخەیەکی دیکە و لەسەر تەوەرێکی دیکە هەموو لاکتان بەخوای میهرەبان دەسپێرین خواتان لەگەڵ